زانیاری زیاتر لەو بارەیەوە چێ ئێستا تۆ لەکوێیت ژمارەی شەهیدەکانی پێشمەرگەی دیموکرات تەنها ئەو دوودانەیە بووە؟ بەڵێ ئێستا ئێمە لە بارگای سەرکردایەتی حیزبی دیموکراتی کوردستانی لە شاری کۆیە ئەوەی دەیبینین ڕێو ڕسمی ڕێزلێنانە لەو شەهیدەی کە وەکو لە ئاڵۆزیەکە لە ناوچەی سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان دروست بوو لە نێوان پێشمەرگەکانی حیزبی دیموکراتی کوردستان و حکوومەتی ئێرانی بەوتەی بەرپرسانی حیزبی دیموکراتی کوردستان لە ئاڵۆزیەکە دوێنێ دروست بوو دوو پێشمەرگیان شەهید بوو و پێشمەرگەیەکیان بریندار بوو ئاماری ئەمە دوا ئامارە وەکو سەرکردایەتی و حیزب ڕایان گەیاندووە لە ئێستاژ وەکو تازیە بەڕەوە دەسێت کە هاوڵاتیانی شاری کۆیە و کەسوکار و لایەنگرانی حیزب دیموکراتی کوردستان لەو هۆڵەدان و تەنانەت لایەنی بەرامبەر کە حیزب دیموکراتی کوردستانی ئێرانیشە لە ئاستی سەرکردایەتیان سەردانی ئێران کرد و وەکو ڕێزلێنانی بۆ ئەو شەهیدە بۆ زانیاری زیاتر سەبارەت بە دروستبوونی ئەو ئاڵۆزی کە لە ناوچە سنوورەکاندا ڕوویدا من ئێستا ئەندامێکی مەکتەبی سیاسی عومەر باڵەچیم لەگەڵایە بۆ زانیاری زیاتر بزانین هۆکاری و ئاڵۆزیانە ئایا پێشووتریشە بوونە یاخود هۆکاری شەهیدبوونی پێشمەرگەکانیان چۆن بووە ڕووداوەکەمان بۆ باسکە عومەر و کات و باش و ئەگەر بێت وێرە پێمان بڵێت ماوەی ساڵێک دەبێت ڕووداوەکانی ئێوە یاخود کێشە و ئاڵۆزیەکانی حیزبی دیموکراتی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی نەگەشتێتەوە ئاستێتا پێمان بڵێ ینی لەم کاتەیە بۆچی ئەو گژێ دروست بوو ئێمە بەپی تەبیعەتی دروستبوونی حیزبی دموکراتی کوردستان کە بۆ وەدەستێنانی ماف و داخوازەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دامەزراوە لە ماوەی 71 ساڵی ڕابردوودا چ لەگەڵ ڕژیمی پاشایەتی چ لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی لە حاڵی خەبات و تێکۆشاندا بووین بۆیە ئەو ڕووداوەی کە هاتوۆتە پێشێ و تووشی شەهیدبوونی دوو پێشمەرگەی قارەمانی حیزبی دموکراتی لێکەوتۆتەوە لە ڕاستای ئەو خەبات و تێکۆشانەدایە کە ساڵانی ڕابردووش هەمان بووە سەرەتا دروستبوونی ڕووداوەکە هێرشی هێزەکانی پێشمەرگە بووە بۆ سەر حکوومەتی ئێرانیان ئەوان هێرشیان کردو بە هیچ جور هەر لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و تا ئێستا کەشی دەگەڵ بێ حیزبی دموکراتی کوردستان هەمیشە بانگەوازی ئاشتی کردووە نەکرد پێی وایە بەڵکە لە حقیقەتیشدا وایە کە ڕێگاچارەی مەسەلەی کورد ڕێگاچارەی ئاشتیانەیە نە ڕێگاچارەی زەبروزەنگ بەڵام ئەو کۆماری ئیسلامیە کە جواب بە ئەو داخوازیانە ناداتەوە و بەڵکو ئەو هێزەکانی کۆک و پۆشتە پەرداغ دەکات دێتە مەناتقی کوردستان و لە ڕاستیدا ئەوان هێرشیان کردوتە سەر پێشمەرگەکانی حیزبی دموکرات لە مێتۆدێک و لە بەرنامەیەک کەڵکیان وەرگرتووە کە تقریبان تا ئێستاکان شتێکی تازەیە کۆمەڵێک بۆمبی دەستچێنیان داناوەتەوە کە لە ڕاستیدا وەک کاری داعش دەچێت ینی وەک ئەو ڕێکخراوە تەرۆریستە کە تازەجی هاتوۆتە مەدان لە ماوەی و چەند ساڵەدا ڕاستیدا ئەو کارەیوانیش کە ئێستامە فیلمەکەمان لە بەردەستیداهەیە و فیلمبەرداری کراوە دەیبینین ئاکارێکی لەو بابەتەیە بەڵکە تەقینەوەیەکی گەورە لەسەر ڕێگای پێشمەرگەکانیان دروست کردووە لەو کاتێدا کە پێشمەرگەکان بە هاواری بریندارەکانەوە چوون هاواری شوێنەکەمان پێ بڵێ چوو بوو بەڵێ شوێنەکەشتان پێ دەڵم بە ئەو کاتێک کە پێشمەرگەکان بە هاواری بریندارەکانەوە چوون لەو کاتێدا کە ویستویانەوانەی بکەن ئەوجار بە لە هەر چوارلاوە بە دەستڕێژی چەکی جۆرا جۆرەوە دەستڕێژیان کردوونە سەر ناوچەکە ناوچەی بڵفەتی سەردەشتە و لە تقریبان لە قوڵایی خاکی ئێراندا ئەوەی جەنابەت باس کرد کە دوو پێشمەرگتان شەهید بووە تەنها دوو پێشمەرگتان شەهید بووە یان بریندارتان هەبووە ئەگە بریندار هێچەنەوە زەرورزیانەکانی حکوومەتی ئێرانی چی بووە بەڵێ ئەمە بە پێ ڕاگەاندراوێکی کە هەروە سەعاتێک لەوەی پێشش بڵاومان کردو حیزبی دموکرات بە پێی سنەتی خۆی لە هیچ کاتێکی ڕادەی تەلەفاتی خۆی نەشاردۆتەوە چ شەهید بێت چ بریندار بێ ئێمە لەو کەمینەی دوشمن کە بۆی داناونەوە بۆ پێشمەرگەکانی داناوەتەوە دوو پێشمەرگەمان بەداخەوە شەهید بووە و پێشمەرگەکان زۆر لە حولی وەشدا بوون کە جەنازەکانیان ڕابجۆزن بەڵام بەهۆی چڕی ئاوری دوژمن و بەهۆی چڕی منتەقەکە و یاگوانە چەندە بەڕەمە وازیانی بریندارشمانەیە زیانەکانی حکوومەتی ئێرانی چی بۆ لەو شەڕەکانی حکوومەتی ئێران بەداخەوە چونکە لە حقیقەتدا ئەمە ئێستا ناتوانینەوە پشتڕاست بکەینەوە بەڵام ئەوەی ئەمە پێمان گەیشتووە لە مابینی 6 تا 7 کەس لە هێزەکانی جمهوری ئیسلامیش بە بریندار و کوژراوە بردویانەوە نەخۆشخانەکانی سەردەشت وەکو حیزبی دیموکراتی کوردستان دوای جیاببوونەوەتان لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئاین دەتوانیت وەکو ساڵ پێمان بڵێت چەند ساڵی ئەوە خەباتان لە سنوور دەستی پێ کردووە وەک ئەوەی کە دوای ئەو لە دبوونەی کە ڕوویدا ماوەی 10 ساڵە ئێمە بە تەنیا وەک حیزبی دموکراتی کوردستان کارێ دەکەین و ئەو هاوڕێیانەشمان لەلایەنی بەرابەرمان ئەوانیش بە ناوی حیزبی دموکراتی کوردستانی ئێران خەبات دەکەن
و لە ماوەی ئەو 10 ساڵەدا ئێمە کەم ساڵ هەبووە کە نەچینەوە ناوخۆی وڵات و هەتا ئێستاکانەش لەو ڕێگایەدا بەداخەوە لەو جەو لەو حرکەتانەیدا کردومانە دە پێشمەرگەمان شەهید بۆ پێشکەش بە بارگای گەل و نیشتمان کرد. زۆر باشە هەرچەندە لەوانەیە ئاڵۆزیەکان بەردەوام بوو دەنابێت باس کرد بەڵام لە ماوەی ئەو ساڵەدا زیاتر بووە تاوەکو ئێستا هیچ ناوەندگیریەک یاخود کەسێک یاخود لایەنێک هەوڵ بدات بۆ لە نزیکبوونی حیزبی دیموکراتی کوردستان و حکوومەتی ئێران شتیوە هەبووە؟ وەگەوەی من پێم شک نایە وەگەوەی لایەنێک یان شوێنێک یان کەسایەتێکە کە لایەنگری وی کرد بێ کە بتوانێت لەگەڵ جمهوری ئیسلامی لێکمان نزیکاتەوە. جمهوری ئیسلامی حکوومەتێکە کە لە ڕاستیدا هەر بەپێی قانونەکانی خۆی لە خۆیان زیاتر کەسی دیکە نابینن چونکە گە چاو لێ بکەی ئێستاکانە ئەسەن جمهوری ئیسلامی لەگەڵ دنیای سونە شەڕی هەیە و هەر بەپێی قانونەکانی جمهوری ئیسلامیش مەسەبی ڕسمی ئێران شیعەیە و هیچ مافێک بۆ نەبوو سونە دیاری دەکات هیچ مافێک نەبوو کورد دیاری دەکات هیچ مافێک نەبوو ئەقلیەت‌های دینیان وەک کەلیمی وەک زەردوشتی وەک ئەوانەش دیاری دەکات. ئەو ئاڵۆزێکە چەند مانگە پێش ئێستا زیاتر چڕ بوو لە نێوان حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لەلای لەگەڵ حکوومەتی ئێرانی ئێوە وەکو حیزبی دیموکراتی کوردستان داوەتان لە حیزب یاخود لە نەسیاسەکانی باشووری کوردستان کردووە کە هەماهەنگیەک بکەن بۆ ڕێکەوتن بۆی کێشە و ئاڵۆزی لە سنوورەکان ڕوونەدات؟ ئێمە وەک داوا ڕەنگە داواکاری لەو بابەتەمان ڕسمەن پێرانەگەیان بن و نەمان کورد بێ بەڵام دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا لە پەیوەندەکانی کە لەگەڵ کۆماری کوردستان هەیە دەگەڵ دەبێ حەفومکەن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیەتی دەتوانێت لەو پەیوەندیانەی خۆی داڕاز و مەسەلایان لەگەڵ باز بکە کە ئەوان پێشەوەی دۆستایەتی کورد بکەن لە باشووری کوردستان یا دۆستایەتی کورد بکەن لە ڕۆژاوای کوردستان یا لە باکووری کوردستان ئەگەر گرفت و مشکلی کوردی خۆی چارەسەر بکە کە ڕۆژهەڵاتی کوردستان دووەمین پارچە لە خاچی کوردستانی گەورەوە دووەمین جەمعیەتیشی لە خاچی کوردستانی گەورە لە خۆ دەگرێت. پرسیار بێ لە ماوەی جیاببوونەوەتان لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران وەکو حیزبی دیموکراتی کوردستان پێمان بڵێ ئاماری شەهیدی پێشمەرگەکانتان یاخود بریندارەکان چەنە ئەوەندەی لاتان؟ ئەمە ئەوەی عەرزم کرد ئێمە لە ماوەی ئەو 10 ساڵی ڕابردوودا ئێمە 10 شەهیدمان داوە و ئاماری بریندارەکانی سێ بریندارمانەکە بووە هەمە ئەلحەمدولای هەمویان بەخۆشیەوە گەڕاونەوە سەنگەری خەبات و تێکۆشن. دەستخۆش سوپاس بۆ تۆ. بەڵێ ئەوەی بینیتان ئەوە ئەندامی عومەر باڵەشی ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی دیموکراتی کوردستان بوو کە باز لە هۆکاری دروستبوونی و ئاڵۆزیانە لە سنووری ڕۆژهەڵاتی کوردستان کرد کە ئەو ئاماژەی پێ لە قوڵایی خاکی سەردەشی ڕۆژهەڵاتی کوردستان بووە. بەڵێ خالید سوپاس بۆ تۆ بۆ میوانەکەشت.